بەناوی خوای پەروەردگار سڵاوتان لێبێ بینەرانی عزیزی پەیام خۆشحاڵم کام شەویش لە بەرنامەی گفتوگۆ لەگەڵ ئێوەی عزیز و خۆشەویستدام کە قسە لەسەرەوە دەکەین کە ئایا هەرێمی کوردستان کەی دەبێتە خاوەنی دەستور یا کەی ڕەشنووسی دەستور دەبێتە دەستور و هاوڵاتیانی هەرێمی کوردستان دەنگی پێدەدەن و دەبینە خاوەنی دەستورێکی ڕێک و پێک بۆ هەرێمی کوردستان. لە ساڵی 2015 پەرلەمانی کوردستان بە ژمارە یاسای 4 لە ساڵی 2015 لیژنەیەکی دەستوری پێکێنا بۆی کە ڕەشنووسی دەستور ئامادە بکەن. ئەم لیژنەیە توانی 74 مادەی دەستور بنووسێتەوە لە 27 کات ژمێر چەندها لەسەر پرسیاین قسەی کرد. 3 مانگی تەواو مۆڵەتیان هەبوو بۆ نووسینەوەی دەستور بەڵام نەیان توانی کۆی پرسی دەستور کۆتایی پێبێنن بەڵام پەرلەمان ماوەکەی بۆ نوێ نەکردنەوە لەبەرەوەی کە ئەو کات پەرلەمان خۆی با بڵێن تعتیل کرا بەهۆی ململانی نێوان لایەنە سیاسیەکانەوە. ئەم لیژنەیە 200 ساعت کۆبوونەوەیان کردبوو بەڵام دوجار تەنها 74 مادەی دەستوریمان نووسراوەتەوە. ئەوەی کە ئێستا جێگەی پرسیارە جارێکی تر پەرلەمان دەیەوێت دەستێ سەرۆکاتی پەرلەمان دەیانەوێ لەگەڵ لایەنە سیاسیەکانە کۆ ببنەوە و جارێکی تر پرسی دەستور و نووسینەوەی دەستور بێن ناراوە کە تا ئێستاش ئەوەی کە ڕوون و ئاشکرای هیچ لایەنێکی سیاسی لاری نییە لەوەیە کە هەرێمی کوردستان ببێتە خاوەنی دەستور و جارێکی تر هەموو کۆ ببنەوە بۆی کە لیژنەی دەستور پێک بێنرێتەوە چونکە بەشێک لەو لیژنانە لە ئێستادا لە پۆستی ترن لە پۆستی پارێزگارن لە پۆستی وەزیر و لە هەندێک پۆستی تریان هەیە بۆیە دەبێ جارێکی تر پەرلەمانی کوردستان پێدەچێ یاسای ژمارە 4 ساڵی 2015 هەموار بکاتەوە بۆ لیژنەیە جارێکی تر لە پەرلەمانی کوردستان متمانە وەرگرنەوە. بۆ قسەکردن لەسەر ئەم پرسە لەگەڵ هەریەکە لە بەڕێزان لە سلێمانی بەڕێزکە کاروان کازم ئەندامی پەیمانگای کوردی بۆ هەڵبژاردن واروەها لە ستۆدیۆکانمان لە هەولێر بەڕێز کاکزانە ڕۆستایی شارەزای دەستور میوانی تەوەری بەرنامەی گفتوگۆیم شۆمان دەبن. سەرەتا دەچمە هەولێر لای کاکزانە سڵاوی خوای گەورەت لێبێت ئەگەر لێوەوە دەست پێ بکەین ئایا ئەوەی کە لە ڕابردوودا لیژنەی دەستور ئەنجامی داوە کە ئەم لیژنەیە لە پەرلەمانەوە مۆڵەتی فەرمیان هەبووە ئایا ئەمە بەکوێ دەگات جارێکی تر لەو نقطەوە دەست پێ دەکەن کە ئەو لیژنەیە کۆتایی لە 74مین مادەی دەستوریا بوو یاخود دەچینەوە نقطە سەری خەت. بەناوی خوای گەورە و میهرەبان سڵاوی خوای گەورە لە ئێوە و میوانی بەڕێز و هەموو بینەرانی ئازیز. بێگومان پرۆژەی دەستوری هەرێمی کوردستان هەنگاوە یەکەمەکانی لە ساڵی 2006 دەست پێ کرد. ئێمە شەرەفی ئەومان هەبوو کە ئەندامی یەکەم لیژنەی نووسینەوەی پرۆژەی دەستوری هەرێمی کوردستان بین بە نوێنەراتی کۆمەڵی ئیسلامی. دوای ئەوەی کە ئەم پرۆژەی ئامادەکرا و لایەن پەرلەمانیشەوە پەسەند کرا بۆ ڕفراندۆم بەڵام لەبەر ئەو دواکەوتنی پرۆژەکە و لەبەر ئەو ڕازیاوازیانەیە کە لەسەری پەیدا بوو زارێک کرد هاتەوە ناو پەرلەمان و لە خولی ڕابردوو ئەو لیژنەی بۆ پێکهێنرا. لیژنەکەش زیاتر لە 50 مادەی پرۆژەکەی دەست پێ کرد و ئامادە کرد بەڵام دواتر لەبەر ناکۆچە سیاسەکان و لەبەر تەوابوونی ئەو وەختەی کە بۆی دیاریکرابوو ئیشەکەیان ڕاوەستا. ئێستا کە لە خولی پێنجەم سەرۆکاتی پەرلەمانی کوردستان کە جێی دەستخۆشیە یانەوێت مەسەلەی دەستوری هەرێمی کوردستان لەم خولە کۆتایی پێبینن دەبێ سەر لە نوێ ئەم لیژنەیە کارا بکەنەوە. بێگومان ئەندامانی لیژنەی پێشوو لە پەرلەمانی کوردستان نەماون ئێستا بێ لیژنێکی تازە پێک بێ. ئەم لیژنە تازەیەش بەپێی بڕیارێکی پەرلەمان ئەبێ پێک بهێنرێت. لەناو بڕیارەکەی پەرلەمان ئەبێ ئاماژە بەوە بکرێ ئایا درێژە بە کارەکانی لیژنەکەی خولی چوارەم ئەدەن یان سەر لە نوێ دەست پێ ئەکەنەوە وەکو لیژنەیەکی نوێ بە هەموو پرۆژە دەستورەکە یان میکانیزمێکی کە ئەگیردرێتە بەر لەبەر ئەوەی بەڕاستی هەندێک بیر و بۆسون هەیە کە پێویست ناکە هەموو مادەکانی پرۆژە دەستورەکە سەر لە نوێ گفتوگۆی لەسەر بکرێتەوە. تەنها ئەو مادانەی کە ڕازیایی لەسەر بوو کە تێبینی لایەنە سیاسیەکان لەسەر بوو دەکرێت ئەو مادانە یەکلا بکرێنەوە و پرۆژە ئەسڵیەکە هەموار بکرێ. ئەمە ڕێگایکی کورتترە کەواتە بڕیار بۆ پەرلەمانی کوردستانە ئایا کاتێکە لیژنەکە پێک دێنێت لە ناوڕۆژی بڕیارەکەی درێژە پێدەری لیژنەکەی ڕابردوو ئەبێ یان سەر لە نوێ دەست پێکاتەوە هەمووی ڕێگا ئەچیتێ و هەموو ڕێگاکانش یاساین. زۆر باشە کاکزانە هەموو ڕێگایەکان دوجار ڕاستە پەرلەمان هەر بڕیارێک دەربکات دوجار یاسایە و ئەگەر نەعەدالەتیش بێ هەر بە یاسا دەکرێت. بەڵام ئەوەی کە جێگەی سەرنجە لە ئەو سێمانگەی کە لیژنەی نووسینەوەی دەستور سەرقاڵیە و خاڵانە بوون کە 74 خاڵیان نووسیوە
لە یاسای ژمارە 4 ساڵی 2015دا ئەو یاسایی کە پەرلەمان دەری کردبوو منافەسەیەک هەبوو لە نێوان دەسەڵات و ئەو لایەنانی کە زۆر جار لەبەرەی ئۆپۆزیسیۆنە خۆیان دەبینیەوە تا حدێک وەکو ئێستا نەبوو کە زۆرینە لای دەسەڵات بێت بۆیە لە یاساکەدا بەپی سازان بڕیاردرا بوو هەر یاسایەک کە لە هەیە هەر خاڵێکی دەستوری کە تەسبیت کرا دەبێت بەپی سازان بێ ئەگەر لایەنێک لەسەری موافق نەبوو واتە نابێ ئەم خاڵە تەسبیت بکرێ بە تایبەتی بینیمان لە پرسی ئاین کە لە دوای 200 کاتژمێر قسەکردن لەسەری 27 کاتژمێر قسەکردن لەسەری تەسبیت نەکرا لەبەرەوەی کە بە پێچەوانەی تەنانەت دەستوری عراقی دەنووسراوەی کە جێگەی پرسیارە ئێستا لە پەرلەمانی کوردستان هەندێک پرس بە زۆرینە و بە کەمینە تێدەپەڕێنرێت ئایا ترس لەوە هەیە لە هەمواری یاسای ژمارە 4 ساڵی 2015 لەسەر ئەو پرسەی کە خاڵەکانی دەستور دەبێت بە سازان تێپەڕێنرێن بکرێ بە زۆرینە؟ بێگومان ئەمە دەقێکە لە یاسای ژمارە 19 ساڵی 2013 یاسای هەمارکردنەوەی یاسای سەرۆکاتی هەرێمی کوردستان کە لە مادەی دووەم داهاتووە پێویستە پرۆژەی دەستور بە سازان تێپەڕێندرێکەوەتە ئەم مادە قانونیە هەیە لیژنەی دەستوری ناچار دەکا کە ئەم بابەتانە بە سازان تێپەڕێنێ ئێستا ئەگەر بیانەوێ واز لە سازانی نیشتیمانی بێنن پێویستە یاساکە هەموار بکەن و بگەڕێنەوە سەر زۆرینە و کەمینە کە لەم خولەی پەرلەماندا تا ئەندازەیەک هاوپەیمانێتێکی حکومڕان هەیە سێ حیزبی گەورەی کوردستان کە پارتی و یەکێتی و بزوتنەوەی گۆڕانن لە حکوومەتدان و زۆرنەی پەرلەمانی کوردستانیان بەدەستەوەیەوە دەتوانن لە بینی خۆیان بەڕێکەوتن هەموو ئەو پرۆژە یاسانە تێپەڕێنن بەڵام تا ئێستا بەپێی ئەو دەقە یاسایی کە لە مادەی دوو یاسای ژمارە 19 2013 هاتووە پێویستە بڕگەکانی دەستور بە سازان تێپەڕێندرێ و ئەمەش ڕاستە چونکە دەستور لە کۆتاییدا دایکی هەموو یاساکانە و بۆ هەموو خەڵک دەنووسرێ و بۆ چەندین ساڵی داهاتوو دەبێتە بنەما بۆ هەموو یاساکانی تر وا باشە بە سازان تێپەڕێندرێ بەڵام ئەوەش بەو معنای نێت کە دەستور کۆسپی لە بەردەم دروست بکرێت چەند لایەنێک نانەوێ هەرێمی کوردستان ببێتە خاوەن دەستور چونکە بەڕاستی نەبوونی دەستور لە هەرێمی کوردستان زیانێکی زۆر گەورە بە هەموو خەڵکی هەرێمی کوردستان دەگەێنێ بە پرۆسەی یاسادانان دەگەێنێ بە پرۆسەی بە هاوڵاتی بوون و مافەکانی خەڵک دەگەێنێ خزمەت گەورەترین خزمەت بەو دەسەڵاتدارانە دەکات کە حەز ناکەن هیچ سنوورێک بۆ دەسەڵاتیەکانیان هەبێ بۆیە من پێم باشە مولانە سیاسیەکان هاوکار بن لە تێپەڕاندنی دەستور ئەگەر هاتوو دەستورەکەش نەگاتە ئاستی نمونەیی زۆر باشە کاکزانە دێمە وڵات بە تایبەتی لەسەرەوەی کە ئاسڵەن هەرێمی کوردستان دەستوری بۆ چییە چونکە دەبینین لە دوو وڵاتی زۆر گەورەیەکە کە بەریتانیا و هەروەها ئیسرائیل دەستوریشیان نیە هەندێک یاسایان هەیە کە پابندن پێی حکمی دەستور دەبینن بەڵام هەرێمی کوردستان ضرورەتی لە چیایە کە دەبێت خاوەنی دەستور بین بۆیە دوایی دێمەوە سەر و باسەش بەڵام دەچمە لای میوانم لە ستۆدیۆکانمان لە سلێمانی بەڕێز کاکاروان کازم ئەندامی پەیمانگای کوردی بۆ هەڵبژاردن کاکاروان سپاس بەو دەرفەتە پەیمانگای کوردی هەمیشە وەکو چاودێرێک زیاتر دەرکەوتووە زۆر جار ژەندێ پرۆژە و پرۆپۆزڵی تەسلیمی پەرلەمان کردو بۆی کاری لەسەر بکات بە تایبەتیەوەی کە پێوەست بێ بە دەستورەوە پرۆژەی لامەرکەزیەتی جێبەجێکردنی بنەماکانی لامەرکەزیەت بوو لە هەرێمی کوردستان ئێوە ئەوەندێک کە چاودێر بوون لە ڕابردووداوە لە داهاتووشدا کە ئێستا جموجۆڵێکی تازە دەبینرێ هەم لەلایەن سەرۆکایەتی پەرلەمانەوە هەم لایەنە سیاسیەکان لاریان نیەوە دڵیان پێوەیە کە جموجۆڵەکانیان دەست پێ بکەن بۆ جارێکی تر تەشکیلکردنی لیژنەیەکی نوێ ئێوە لە ئێستادا هیچ پلان و بەرنامەیەکی هیچ پێشنیارێکتان هەیە بۆ لایەنە سیاسیەکان یاخود بۆ پەرلەمانی کوردستان کە چۆن لیژنەکە جارێکی تر پێک بێنرێتەوە و خاڵە دەستوریەکان چۆن بنەماکانیان بچەسپێنرێت سڵاو لە ئێوە کاکجلا سڵاو لە بینەران و بەخێرەتنی کاکزاناشەکەین لە ڕاستیە پەیمانگای کوردی بۆ هەڵبژاردن هەر لە دوای ساڵی 2009 کە بڕیار بوو کە پرۆژەی دەستور بخرێت لەگەڵ هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان بخرێتە ڕابرسیەوە هەر لەو کاتەوە کەوتە خۆی و پرۆژەی پێشنیارنامەی بۆ پرۆژەی دەستوری پێشووتر ئامادە کرد و بەڕاستی گەیان بووە لایەنی پەیوەندیدار کە پەرلەمانی کوردستان بوو لە خولەکانی ڕابردووە وەک جەنابتان ئاگادارن لە خولی ڕابردووە وە کاکزاناژ ئاماژەی پێە پەرلەمانی کوردستان یاسای ژمارە 4 ساڵی 2015 دەرکرد بۆ دروستکردنی ئەو لیژنەیە بە مەبەستی نووسینەوەی پرۆژە دەستوری هەرێمی کوردستان و خستنە ڕاپرسیەوە ئەوە بووە بۆنەی پەخستنی پەرلەمانی کوردستانەوە بەداخەوە ئەو بابەتە لە بار چووە لە کاتی خۆیان جێگەی خۆی نەگرت بۆیە بەردەوام پەیمانگای کوردی بۆ هەڵبژاردن بۆ هەر پرسێکی قانونی و بە تایبەتی پرۆژەی دەستور
کە لە ڕووی هەڕەمی قانونی و بەدایکی یاساکان ناسراوە بێگومان پێشنیارنامەی خۆی هەیە و لە هەمووی گرنگتر ئەوەی لە ئێستا پەیمانگای کوردی بۆ هەڵبژاردن ئیشی لەسەرەکات بابەتی لامەرکەزی وەک جەنابتان ئاماژەتان پێە پێویستە بەڕاستی ئەو لیژنەیە کە دروستەکرێ جا لە ڕێگەی هەمواری یاسا کۆنەکەوە یاخود یاسایەکی تازەی بۆ دەرچێت بابەتی لامەرکەزی لە پرۆژەی دەستوری هەرێمی کوردستانە ڕەچاو بگرێ ڕەچاو بکات و بنەما نوێەکانی لامەرکەزی بسەپێنە بەڕاستی هەرە و دەقە کرچ و کاڵانە نەبێت کە لە ڕابردووە هەبووە کە هەرێمی کوردستانی دابش کردووە بەسەر پارێزگا و قەزا و ناحیەکان و بە چەند مادەیەکی بەسیط لێ گەڕاو بێ ئەوەی بە جۆرەکان ڕوونی کاتەوە یاخود بەرگێکی سەردەمیانی بکات بەبەرە شتێ بێت لە پرۆژەی دەستورە بەڕاستی لە کۆڵخۆکردنەوە نەبێت تەنها چەند مادەیەکی بۆ تەرخان کرێت و تەنها بۆ سواغانی پرۆسەکە بێ ئێمە هیوادارین بە عەقڵێکی تازە بە شێوەیەکی چۆن ئەڵێ حەقی بابەتی لامەرکەزی بێ لە دەستوری هەرێمی کوردستانە بە دیاریکراوی چیتر گرنگە بۆ ئێوە کە وەکو ڕابردوو هێندە کات بە ململانەی هەندێ پرسی کە بەتایبەتی دەستوری عراقیەک لای کردی بێتەوە کات نەکوژن و لەو فترەی کە پەرلەمان بۆیان دیاری دەکا هەر ینی زۆرترین خاڵی دەستوری بچەسپێنن ئەگەر بە شێوەیەکی گشتی کاک جەلال قسە لەسەر پرۆژەی دەستوری هەرێمی کوردستان بکەین من پێم وایە پرۆژەی دەستوری هەرێمی کوردستان لە مۆزوعی نووسینەوەی دیباجە یاخود لە کۆمەڵێ بابەتی تر کە بەڕاستی منشئنی لە دەستورەکە بۆ نمونە بابی مۆزوعی نووسینەوەی ئازادیە گشتیەکان یا مۆزوعی کۆمەڵی هەنێ حەق و حقوق هەیە لە دەستورەکە کێشە دروست ناکە بەڵام من پێم وایە مۆزوعی خلافی سەرەکی کە لە نێوان لایەنەکانە دروستە بێتەوە لە ڕابردووشا دروست بوو مۆزوعی سیستەمی سیاسی حکومڕانی هەرێمی کوردستانە مۆزوعی ڕێخستنی دەسەڵاتەکانە بەڕاستی دەسەڵاتەکانی سوڵتەی تەنفیزی و تەشریعی و قەزایی ئەم بابەتانە زۆر گرنگن لە دەستوری هەرێمی کوردستانە من پێم وایە لایەنە سیاسیەکان ئەم جارەش کە گەنەوە سەر مناقەشەکردن و گفتوگۆکردنی ئەو مادانەی پێویستە بە سیستەمی حکومڕانی هەرێمی کوردستان و مۆزوعی سەلاحیەتەکانی سەرۆکی هەرێم بیرمان نەچێت لە ڕابردووە کێشەی لەسەر بوو لە نێوان لایەنە سیاسیەکانە ئەگەرچی ئێستا دید و بۆچوونی بەشێ لە لایەنە سیاسیەکان ڕەنگە گۆڕانکاری بەسەر هاتبێ لە ڕابردووە بۆ نمونە بزوتنەوەی گۆڕان لە ڕابردووە لە بەرەی معارەزە بوو ئێستا بزوتنەوەی گۆڕان لە بەرەی دەسەڵاتە ئایا بزوتنەوەی گۆڕان دید و بۆچوونی هەمان دید و بۆچوونی ڕابردووە لەسەر مۆزوعی پرسی دەسەڵاتەکانی سەرۆکی هەرێم یاخود گۆڕانکاری بەسەر هاتووە و بیریشمان نەچێت بەرەی ئۆپۆزیسیۆن لە هەرێمی کوردستانە هەیە کە کۆمەڵی ئیسلامی و نەوەینی و یەکگرتووی ئیسلامیە ئەوانش دید و بۆچوونی خۆیان لەسەر سیستەمی حکومڕانی و لەسەر بابەتی ئاین و لەسەر دەسەڵاتەکانی سەرۆکی هەرێم هەیە من پێم وایە مناقەشاتەکان تا ئەو کاتێگاتە ئەوێ پێم وایە گەرمگوڕێکی ئەوتۆ بەخۆیەوە نابینێ لەسەر پرسی دەستور بەڵام پێم وایە ئیتر کە ئەگاتە ئەو بابانە و ئەو دەواازانەی دەستور ئەو کاتە لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستان مووقیفی سەربەخۆی خۆیان هەیە بیرمان نەچێت پارتی دیموکراتی کوردستان هەتا بوێ پێداگریەکە لەسەر ئەوەی دەسەڵاتەکانی سەرۆکی هەرێم دەسەڵاتی ڕاستەقینە بن و پرۆتۆکۆلی نەبن بە پێچەوانە و لایەنەکانی تر پێم وایە شەڕێکی دەتوانین بڵێن شەڕێکی دەستوری باشەکەن لەگەڵ پارتی دیموکراتی کوردستانە لەسەرەوەی کە دەسەڵاتەکانی سەرۆکی هەرێم تەشریفاتی پێت وایە ئێستا پارتی دیموکراتی کوردستان حسابی بۆەوە نەکردووە کە لە داهاتوودا چۆن ئەو بڕگانەتیە پەڕێنێت ڕەنگە بۆ ڕەنگە هاتبێ دەستکاری یا بێت دەستکاری ئەو بڕگەیە بکە کە سازان لە چەسپاندنی خاڵە دەستوریەکانە لە بابی کاتە زۆرینەی ناو لیژنەکە کە لە ڕابردوودا لیژنەکە 21 کەس بوون بەڵام 2020 کەس کۆتایی پێهات لەو کاتە لەوێ زۆرینە وەردەگرێت و بتوانێت ئەو خاڵانەی کە خۆی دەیەوێ بیچەسپێنێت بۆ ئەو کاتە ڕەنگە شەڕی ئۆپۆزیسیۆن یان نێرانی ڕای پێچەوانەی پارتی بێهودە بێ ئەگەر بێت و سازان لە ناو چەسپاندنی خاڵە دەستوریەکانە هەڵبگیرێت بۆ زۆرینە و کەمینە کاک جەلال خۆی مەفهومی سازان بەڕاستی لە ڕووی قانونی و مەفهومێکی مەتاتیە تەفسیری نییە تا ئێستا سازان چییە بەڕاستی بەڵام یاسا کۆنەکە یاسای ژمارە 4 دوو حاڵەتی دیاری کردبوو دەنگدان لە لیژنەکەی 2 لەسەر 3 بوو بۆ تێپەڕاندنی مادەکان بەڵام بۆ کۆی پرۆژە دەستوریەکە ببوورە بۆ کۆی پرۆژە دەستوریەکە 2 لەسەر 3 بوو بەڵام بۆ مادەکانی تر بە سازانی لیژنەکە بوو من پێم وایە ئەو مۆزوعی سازانە لا ببرێ باشترە ئالێتێ دیاریکرێ نیسڵا بێ دیاریکرێ بەڵام بیرمان نەچێ ئەم لیژنەیە کە دروست دەکرێتەوە تا ئێستا دیار نییە ئایا ژمارەی ئەندامانی لیژنەکە لە نێوان لایەنە سیاسیەکانە تەوزیع ئەکرێ بە جۆرەی کورسی پەرلەمانی یا لەسەر بنەمای ترە ئەمە بێ بەڕاستی حسابی بۆ بکرێ ئەگەر بە جۆرەی کورسی ژمارەی کورسەکانی پەرلەمانی کوردستان بێ بیرمان نەچێ پشکی شێربەر پارتی دیموکراتی کوردستانەکەوێت ئەمەش ڕاستەوخۆ
ڕاستەوخۆ دەنگی پارتی لە ناو پرۆژەی نووسینەوەی دەستوری هەرێمی کوردستانە درێژترەکات ئەمە ڕاستیەکە نابێنکاری لێ زۆر باشە بەڵام ئەگەر هاتوو پێکاتەی ئەم لیژنە دەستوریە نووسینەوەی دەستورەکە لەسەر پێوەری تر بوو ئەوە لە کولی حادیسین حەدیث زۆر باشە کاکزانە دێمەوە لای جەنابەت ئەسڵەن ئێمە هەرێمی کوردستان دەستورمان بۆ چییە لە کاتێکا هەندێک یاسامان ئێمە کار بە یاساکان ناکەن ڕەنگەگە کار بە یاساکانیش بکەین هەرێمی کوردستان گوزەرانی خەڵکی و سەروەری یاسا زۆر لە ئێستا باشتر بێت کە هەین و ڕەنگە پێویستیشمان بە دەستور نەبێت لە نمونە بەریتانیا و ئیسرائیل تا ئێستا خاوەنی دەستور نین بێگومان کوردستان بەراورد ناکرێت بە وڵاتێکی وەکو بەریتانیا کە لەوێوە دیموکراسیەت لەدایک بووە و لەوێوە ڕێز لە یاسا دەگیرێ و لەوێ عرفێک هەیە عرفەکانی ئەم وڵاتە ئەوەندە ڕێزیانێ دەگیرێ وەکو دەستورن و کۆمەڵێک یاسای دەستوریان هەیە ئەم یاسانە بوونەتە بنەمایشی دەستوری هیچ کەلێنێکی دروست نەکردو بە وڵاتێکی وەکو فەڕەنسا کە وڵاتێکی سەقامگیرە لە هەموو ڕوێکەوە بەڵام هەرێمی کوردستان تا ئێستا نەگەیشتۆتە ئاستێکی سەقامگیری نە لە ڕووی سیاسیەوە ئێستا تا ئێستا سیستەمی حکومڕانی لە هەرێمی کوردستان ڕوون نییە و لە گۆڕانکاریدایە تا ئێستا لە ڕووی سیاسیەوە هەرێمی کوردستان دیار نییە پەیوەندی لەگەر عێراق پەیوەندیەکی لەرزۆکە بەرەو سربەخۆبوونیە بەرەو سربەخۆبوونیە کەواتە بە هیچ شێوێک جێبەراوردی نییە من هەندێک لە زیانەکانی نەبوونی دەستور بۆ هەرێمی کوردستان دەخەمە ڕوو کەوەکو قانونیەک پێم وایە یەکەم زیانی ئەوەیە شەرعیەتی قانونەکانی پەرلەمانی کوردستان بەڕاستی لە ژێر پرسیاردایە لەبەرەوەی هەر یاسایە کە لە پەرلەمان دەرەچێ ئەبێ پشت بەستێ بە دەستور بەڵام هەتا ئێستا لە دیباجەی یاساکانی پەرلەمانی کوردستان دەنووسرێ پشتبەست بە قانونی ژمارەیەکی پەرلەمانی کوردستان قانون پشت دەبەستێ بە قانون ئەمە خۆی لە خۆیدا لاوازدا بەڵام لە عێراق بۆن منە هەر یاسای کە دەرەچێت لە دیبازەکەی دەنووسرێ پشتبەست بە دەستوری عێراقی مادەیەکی دیاریکرا هەیە ئەمەژەی پێکرێ کەواتە یاساکان هەرێمی کوردستان لە ڕووی ئیستینادە دەستوریەکەیەوە لاوازە دوام دەستور زەمانەتی پاراستنی مافە سیاسی و مەدەنیەکانە زەمانەتی پاراستنی مافە ئاینی و کەمایەتیەکانە هەتا دەستور نەبێتن ئەم زەمانەتە لە مەترسیدا لە ڕاستیدا تەنانەت زەمانەتە بۆ مافی ئۆپۆزیسیۆن بوونیش لە ناوڵاتدا سێەم ئێمە پێویستمان بە دادگایکی دەستوری هەیە بۆ یەکلاکردنەوەی کێشەکان هەروەکو لە بەغدا دادگای ئیتیحادی هەیە کاتێ دادگای ئیتیحادی پرسێکی ئاڵۆز یەکلا دەکاتەوە هەموو لایەنەکان پێ و پابندن بەڵام ئێمە لە هەرێم چەندین زار کێشەی گەورەمان کەوتۆتە بەین شوێنێک نەبووە بڕیارێک یەکلاکەراومان بۆ بدا لە غیابی دەستور ئێمە ناتوانین دادگای دەستوری دانین بەڵام ئەگە دەستور هەبوو ئێمە دەتوانین دادگای دەستوری دانین و سکاڵاکانی خۆم بینە بەر دەم ئەو دادگایە زۆر باشە کەواتە ئێمە لە هەموو وڵاتان لە مێژوشدا خەباتێکی زۆری بۆ کراوە شۆڕشی بۆ کراوە ئاخر خاڵ باڕوونی کەم و کات زەلال بەڕاستی سنووردارکردنی دەسەڵاتداران لە دەستورە ئەگەر هاتوو ئێمە دەستورمان نەبێ دەسەڵاتدارەکانمان هەر ئەوە بەڕەهایی دەسەڵات پیادە دەکەن بۆیە یەک لە خاڵ هەرێکنەکانی ئیزابیاتی بوونی دەستور ڕێکخستنی دەسەڵاتەکانە و سنووردارکردنی دەسەڵاتدارەکانە دێمە سەرەوەی کە دەواازەی دەسەڵاتەکانیش دەبێت چۆن بێت بەڵام ئایا کاکزانە لە ئێستادا ئێمە یاسامان هەیە دەسەڵاتدارەکانی هەرێم خۆیان دەریان کردووە پابندیش نابن پێوەی دادگاشمان هەیە لە هەر ینی جۆرە دۆسیەکدا کە مەیل و خواستیان هەبێت لەسەر دەستێوەردان ڕوون و ئاشکرایە کە دادگاکانیش دەستێوەردانیان تێدا دەکرێت ئایا سبەینە گەرنتی هەیە کە ئەم دەستورەش پێشێل نەکرێەوە دادگاکانی یا دادگا دەستوریەکەش سەر بەخۆ بێت چونکە دەزانین لە هەرێمی کوردستانە دابشکاری دادوەرەکانیش زۆر جار پشکی حیزبیەتیە و دەبینین و بینیوشمانە لە ڕابردوودا چۆن بزانین سبەینێ دەستور پێشێل ناکرێت چۆن بزانین دادگای دەستوری سربەخۆیە وەکو ئەم دادگایانەی ئێستنین کە لە زۆر شوێنە و زۆر پەرلەمانتاران زۆر یاساناسان ڕەخنەوە تێبینی جدیان هەیە لەسەری ئەم قسانەی جەنابەت هەمووی ڕاستە بەڵام هەمووی نابێتە بەڵگە بۆی ئێمە دەستورمان نەبێ بۆی یاسامان نەبێ بۆی دادگامان نەبێ چارە نییە دەبێ ئەم شتانەمان هەر هەبێ ڕەنگە ئەم نەوەیە بەو کەم و کوڕیانە تێپەڕێ بەڵام نەوەی داهاتوو ئەم کەم و کوڕیانە چارەسەر دەکا و دادگا بەرەو سربەخۆیی دەڕوا و دەستور ڕێزی دەبێ و قانون جێبەجێ دەکرێ و ئەمانە دەبی هەر بکرێت چارەسەر نییە زۆر باشە قانون بەڕێوە ناسێ کۆمەلگا بەبێ دادگا نابێ
دەبێت چۆن دەستورێکمان هەبێت کە هەر کەسە هەڵ نەسێ بە کەیفی خۆی تعدیلی بکاتەوە بەبی ئەوەی کە زەمانەتی دەسەڵاتەکانی خۆی بکات تعدیلی بکاتەوە چکە بینیمان لە ڕابردوودا دەسەڵاتەکانی سەرۆکی هەرێم بە دڵی خواستی ئەو کەسەی کە قەرار بوو ببێتە سەرۆکی هەرێم تعدیل دەکرا سبینێ چی بکەین بۆی کە دەستوریش هەر کەسە هەڵ نەسێ بە کەیفی درێژکردنەوەی دەسەڵاتەکانی خۆی تعدیلی بکاتەوە. ئێمە لە ناوچەیەکی جیۆسیاسی دەژین کە زۆربەی زاد دەسەڵاتدارەکان دەستور دەستکاری دەکەن لە بەرژەوەندی خۆیان. ئەردۆگان دەستوری دەستکاری کرد و بە شێوەی میکانیزمێکی قانونی و ڕاپرسی واروە حافظ ئەسەد واروە سەرۆکانی مسر عێراق بەردام ئەو وەزمە کراوە. بەڵام ئێمە دوو شێوەمان هەیە بۆ هەمواری دەستور شێوازێکی نەرم کە میکانیزمێکی ئاسان بۆ هەموارکردی دەستور دانرێ و شێوازێکی تند کە میکانیزمێکی ئالۆزدا ئەندرێ بۆ هەموارکردنی دەستور. بۆ نمونە لە عێراق چەند ساڵە هێزە کاریگەرەکانی عێراقیانەوەی دەستور هەموار بکەن بەڵام میکانیزمێکی تون دانراوە بۆ هەموارکردنی دەستور نەتوانراوە ئەم دەستورە هەموار بکرێ. دەستور وەکو یاساکانی تر نییە بە ئاسانی هەموار بکرێ. ئەمەش دەگەڕێتەوە سەر ئەو میکانیزمەی کە دائەندرێ بۆ هەموارکردنی دەستوری هەرێمی کوردستان. ئەگەر میکانیزمێکی تون دابدرێ ئەوە هەر دەسەڵاتدارێک ناتوانێت بە ئارەزوی خۆی بێ و دەقەکانی دەستور هەموار بکات و پرۆسێکی زۆر ئالۆزی پێویستە کە بە ئاسانی بەدەستیان نایە. زۆر باشە کاکاران دێمەوە لای جەنابەت کام سیستەمی حکومڕانی بۆ هەرێمی کوردستان گونجاوە وەک کاکزانە ئاماژەی پێکرد ئێمە سەر نازانین چه جۆرە سیستەمێکی حکومڕانیمانە ئایا سەرۆکایەتیە یا پەرلەمانیە بەشێکی سێردەکەی پەرلەمانیە بەشێکی سێردەکەی سەرۆکایەتیە دەسەڵاتەکان لای سەرۆکی هەرێمن. دوجار هەرێمی کوردستان کام سیستەمی حکومڕانی بۆ دەشێت؟ لە ڕاستی ئەمە لە ڕابردووە بەڕاستی گەورەترین ململانەی سیاسی لە نێوان هێزە سیاسەکانی هەرێمی کوردستانە لەسەر بوو. هەر ئەم بابەتەش و مۆزوعی هەموارکردنەوەی یاسای سەرۆکایەتی هەرێمیش مؤسسەیەکی گرنگی وەک پەرلەمانی بەداخستنە لە هەرێمی کوردستانە و ئەوە بوو مۆزوعی پۆستی سەرۆکی هەرێم گەورەترین ململانەی دروست کرد سەبارەت بۆی کە سیستەمی هەرێمی کوردستان چ جۆرە سیستەمێکە. ئێمە وەک پەیمانگای کوردی بۆ هەڵبژاردن لە ڕابردووە کارمان لەسەر ئەم بابەتە کردووە پەیپەرمان حازر کردووە گەشتونێتەوە قەنەعەتی ئەم سیستەمە لە هەرێمی کوردستانە سیستەمێکی ناجۆرە نە سیستەمی سەرۆکایەتی تەواوەتیە نە سیستەمی پەرلەمانی تەواوەتیە. تۆ لەلایەکەوە سەرۆکی حکوومەتت هەیە کە دەسەڵاتێکی زۆری هەیە سوڵتەی فعلی لایەوە لەلایەکی تریشەوە تۆ سەرۆکی هەرێمت هەیە بە هەمان شێوە ئەویش دەسەڵاتێکی ڕەهای زۆری هەیە و دەسەڵاتێکی زۆری لە دەسایە کەواتە ناتوانانی بڵێ نە سیستەمی سەرۆکایەتی تەواو وەکەوەی ئەمریکا نە سیستەمی پەرلەمانی وەگەوەی لە عێراقا هەیە کە دەسەڵاتەکانی سەرۆکی کۆماریە سەرۆکی هەرێم تەشریفاتی بێ وە سوڵتەی فعلی لای سەرۆکی حکوومەت بێ. لە سیستەمی پەرلەمانیە بەڕاستی چۆنەڵێ دوانەی دەسەڵاتمان هەیە سوڵتەی تەشریعی و سوڵتەی تەنفیزی. سوڵتەی تەشریعی بەتەواوەتی لای پەرلەمانە سوڵتەی تەنفیزی بەتەواوەتی لای سەرۆکی حکوومەتە و کۆمەڵە پۆستی تەشریفاتی بۆ سەرۆکی هەرێم یا سەرۆکی کۆمارە مێنێتەوە. سەبارەت بە پرسیارەکەی بەڕێستان کامیان بۆ هەرێمی کوردستان باشترە وەک کاکزانە ئاماژەی پێدا ئەو دۆخە سیاسەیە کە لە مەنتیقەیە بەگشتیەوە تایبەتی لە عێراق و هەرێمی کوردستانە بەڕاستی وا ئەخوازێت کە لەم قۆناغا سیستەمەکە سیستەمێکی پەرلەمانی بێ. ئێمە ناڵین سیستەمی سەرۆکایەتی خراپە سیستەمی سەرۆکایەتی شەیتانە و سیستەمی پەرلەمانی ڕەحمانە و عیبی نییە و هیچ خاڵێ لە خەوش و کەم و کوڕی نەخێوانیە. بەڵام دۆخی هەرێمی کوردستان لەبەر ئەوەی جیاوازی سیاسیمان هەیە و بۆی پەرلەمان بتوانێت دەوری خۆی ببینێ و بۆی بتوانرێ ئەرک و لێپرساوەتی بدرێ بە کەسێک و بتوانێت لە هەمان کاسە ئەو کەسە بان کرێتە پەرلەمان و محاسبەی بکرێت و لێپرسینەوەی لەگەڵ بکرێ ئەگەر دامەزراوەکان کاری ڕاستەقینەی خۆیان بکەن ئەوە لە ئێستا لەم قۆناغی هەرێمی کوردستانە سیستەمی پەرلەمانی باشترە بەڕاستی. بەڵام سیستەمی سەرۆکایەتی بیرمان نەچێ ئەگە بڕیار بێ سیستەمەکە سیستەمی سەرۆکایەتی بێ بەڕاستی ئەبێ سەرۆکی دەسەڵاتەکە لەلایەن ڕاستەخۆ لەلایەن خەڵکەوە هەڵبژێرێ نەک لە ڕێگی پەرلەمانە. بەڵام کاکەڕان ئێستا پارتی زۆرینێ و حەقە زوو ناوی پارتیش بەرین. ئێستا ئایا پارتی چۆن دەبێت ڕازی بکرێت لە دەستوردا باس لەوە بکرێت کە پەرلەمان دەتوانێت دەسەڵاتەکان لە سەرۆکی هەرێم وەربگرێتەوە یاخود دەتوانێت سەرۆکی هەرێم بێنێتە ناو پەرلەمان و بانگشتی ناو پەرلەمانی بکە بۆی کە محاسبە بکرێت یاخود سوال پێچی لێ بکرێت. ئایا دەبێت چی بکرێت بۆەوەی کە لە نووسینەوەی دەستوردا ئەمانە ڕێک بخرێ و جارێکی تر نووسینەوەی دەستور وەکو خولی پێشووی لێنێت کە قوفڵ بکرێت و دابخرێتەوە بۆ خولی داهاتوو. کاک جەلالەوە پەیوەندی بە سەنگ و قورسایی و ژمارەی کورسیەکانی لایەنە سیاسەکانەوە یەک لە ناو پەرلەمانە
و پەیوەندی بۆ ئیتیفاقی سیاسیەشەوە کە ئیسە لە لێوان لایەنەکانی هەرێمی کوردستانە هەین. ئێستا بە جۆرە لە جۆرەکان بمانێ و نەمانێ و پارتی دیموکراتی کوردستانی کێتی نیشتیمانی کوردستان بزوتنەوەی گۆڕان تا ڕادەیە لە مووقف و هەڵوێستە سیاسیەکانیان هاوڕان. ئەمە ڕنگدانەوەی ڕاستەوخۆی هەیە بۆ ناو ڕێی ئەم لایەنانە لە ناو پەرلەمانی کوردستانیش. لە بەرەکەی ترا کۆمەڵی ئیسلامی وەگرتوونەوەی نوێ هەیە، ئەمانیش هەڵوێستەکانیان تقریباً هەڵوێستەکە لە یەکەوە نزیکەوە توانین بڵێن لە بابەتە سیاسی و قانونیەکانە مووقیفیان چوونیەکە. ئەمە بیرمان نەچێ ڕاستەوخۆ کاریگەری بۆ سەر نووسینەوەی دەستوری داهاتوو هەرێمی کوردستانە ئەگەر لەم خولەی پەرلەمانی کوردستانە بڕوا بەڕێوە. بەڵام تا چەند بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی کوردستان ئەچنە ژێر سەقفی داخوازیەکانی پارتی دیموکراتی کوردستانەوە بەوەی سیستەمی حکومڕانی لە هەرێمی کوردستانە بکرێ بە سەرۆکایەتی کە من پێم وایە پارتی دیموکراتی کوردستان حەز و ئاراستی بەو ئاراستەیە ئەڕوا کە حەزی لە سیستەمی سەرۆکایەتیە بەڕاستی. ئەمە کە پارتی دیموکراتی کوردستان من پێم وایە داخوازی پەیوەندی بە چەند حاڵەتێکەوە هەیە. پێکهاتەی عایلەوی ناو پارتی دیموکراتی کوردستان و بۆ ڕاگررتنی هاوسەنگی لە نێوان ئەو دۆخێکە لە ناو پارتی دیموکراتی کوردستانە هەیە و ئەو ململانەی کە لە نێوان چۆنەڵێ با ناو نەهێنین بەڕاستی بۆ خەڵکی کوردستان دیار ئەو ملمانەی کە لە ناو پارتی دیموکراتی کوردستانە وا ئەخوازێ لەم قۆناغا بەشێ لە دەسەڵاتەکان بە فعلی لای بەڕێز نێشیروان بەرزانی بێ و بەشێکی تریشی لای بەڕێز مەسرور بەرزانی بێ. ئەمە هەمووی کاریگەری ڕاستەوخۆی هەیە و ڕاستیە کە ئێمە ناتوانین بەڕاستی خۆمانی لێ بدزینەوە. بۆیە ئێستا بیرمانە چێ ئەمەی کە کراوە بەرامبەر پۆستی سەرۆکی هەرێم بەڕاستی زۆر ناجۆرە. تۆ سەرۆکایەتی هەرێم سەرۆکەکەی بەرپرسە لە بەرامبەر پەرلەمان هێناوتەتەوە پەرلەمان لە هەمان کاتە خاوەنی دەسەڵاتێکی زۆرە ناتوانانی محاسبەیکەی. بۆیە بەڕاستی ئەمانە هەبێ هەمووی لە دەستورە چارەسەر کرێ شارەزایانی بواری دەستور بەڕاستی ئەبێ مووقفی ڕاستەقینەیان هەبێ قسەیان هەبێ لەم بابەتە و پرۆژەکە بخرێتە بەردەستی کەسانی شارەزا و پسپۆر قسەی لەسەر بکەن نەک تەنها کەسانی سیاسی بەخواست و ویستی خۆیان بڕگەکانی دەستور بنووسن. زۆر باشە کاک زانا دێمەوە لای جەنابەت ئەزمونێکت هەیە و شارەزای دەستوریشی ئایا پێت وایە ئەم لایەنە سیاسیانەی کە لە هەرێمی کوردستانن چەند خاڵێک هەیە کە زۆر ئەساسن یەکێکیان سیستەمی حکومڕانیە یەکێکیان دابشکردنی دەسەڵاتەکانە و یەکێکی دیکەش لەوانە کە بابەتە ئاینیەکەیە کە لە دەستوری عراقیە دەڵێ نابێت هیچ یاسایەک جێگیر بکرێت کە پێچەوانەی بنەما سەرەکیەکانی ئاینی پیرۆزی ئیسلام بێت. بەڵام لە ڕابردوو ئەو لیژنەی نووسینەوەی دەستورە لە دوای 27 کات ژمێر دانیشتن لەسەر ئەمە نەگەشتنە سازان بۆیە دوجار لەسەر ئەمەش لەم کاتەیە بوو کە هەم سێمانکە کۆتایی پیاد و هەم پەرلەمان تعتیل کرا. پێت وایە ئەم خاڵە سەرەکیانە هەن کە ڕەنگە ئاڵۆزیەکی زۆر لە نێوان لایەنە سیاسیەکانە دروست بکە. ئایا ئەم خولەی پەرلەمان دەتوانێت نووسینەوەی دەستور تەواو بکات؟ ئەم پێم وایە تەوابوونی نووسینەوەی پرۆژەی دەستور زۆر پەیوەندی بە هەبوونی ئیرادەیەکی سیاسی هەیە. ئایا لایەنە سیاسیەکانی خاوەنی زۆرینە لە ناو پەرلەمانی کوردستان بەڕاستی دەیانەوێت هەرێمی کوردستان ببێتە خاوەنی دەستور؟ ئەگە ئەم ئیرادەیە هەبێت بەڵێ دەتوانن سازانیش بکەن دەتوانن تەنازل بە یەکتر بکەن دەتوانن هەرێمی کوردستان لە قەیرانی بێدەستوری ڕزگار بکەن. لە ڕابردوودا ئەو کەشوهەوای لە خولی چوارەمی پەرلەماندا هەبوو ململانەکان تون بوون لایەنە سیاسیەکان لێک بە بیانوو بوون بۆیە گەیشتن بە ڕێککەوتن ئاسان نەبوو. بەڵام من پێم وایە لەم خولەی پەرلەمانی کوردستان و بەڕەساوکردنی ئەو ئەنجامانەی هەڵبژاردن و ڕێژەی بوونی قوارە سیاسەکان لە ناو پەرلەمانی کوردستان و ئەو هاوپەیمانەتێکە پێک هات بۆ دروستکردنی حکوومەت ئەم پێم وایە کەشوهەوایەکی لەبارە بۆ تێپەڕاندنی پرۆژەی دەستور و ئەو خاڵە جیاوازیانەی کە هەشن ئەگەر گفتوگویەکی زانستیان و منطقیانەی کوردانەی دەربارە بکرێت ئەوە گەیشتن بە ئەنجام شتێکی ئەستەم نییە. ئەگەر پابەندین بە دەستوری عراقیەوە بۆ نمونە ئەگەر لەسەر ئەو یاسایانی کە ئێستش هەیە تێگەشتێکی زانستیانە و منتیقانە هەبێ ڕەنگە هەر پێویستیشمان بە دەستور نەبێ بۆیە بۆی کە پێویستمان بە دەستور و باسی لێوە دەکەین کە منتیقەکە و ڕەنگە زانستیەکەش زۆرتر نەخوێنەوە. بەڵام ئایا کۆمەڵی ئیسلامی سبەینە کە جەنابەت کادرێکە بەرپرسێکی پێشووی کۆمەڵی ئیسلامی بود و پەرنوێنەری کۆمەڵی ئیسلامی بود لە پەرلەمانی عراق بە بەچووی تۆ کۆمەڵی ئیسلامی ڕازی دەبێت لەوەی کە یاسایەک لە هەرێمی کوردستانە دەرچێت کە پێچەوانەی بنچینە ئەساسیەکانی ئاینی پیرۆزی ئیسلام بێت لە کاتێکات دەستوری عراقی ئەمەی چەسپاندووە نابێت پێچەوانەی بنەما سەرەکیەکانی ئاینی پیرۆزی ئیسلام بێت. تۆ ڕازی دەبی وەکو کۆمەڵی ئیسلامی سبەینە ئەمە لە دەستوری هەرێمی کوردستانە جێگیر بکرێت؟
نەخێر بێگومان ڕازی نابین بەڵام خۆ هەر کۆمەڵ ئیسلامی نییە کە ناڕازیلەوە تەنانەت یەکێتی زانانی ئاینی لە هەرێمی کوردستان یاداشنامەکەیان زۆر تونتر بوو لە ڕێی هەردوو حیزبە ئیسلامیەکە لە ناو لیژنەی نووسینەوەی دەستور لە خولی چارەوی پەرلەمان ئەمە جەماوەرێکی زۆری مسلمانانە و بەشێکی زۆری لە حیزبە سیاسەکانی ڕەسەن لە هەرێمی کوردستان نانەوێشتێ بکەن پێچەوانەی شعوری دەنگدەرە مسلمانەکانیان بێ پاشان ئەمە دادگای اتحادیمان لە بەردەستەگەر دەقێکی پێچەوانەی دەستوری عراقی بێت دەتوانین پەنا بینە بەرەوە کەواتە ئەمە بابەتێک نییە کە لەسەری نەگەینە ڕێکەوتن ئێمە تەنازل لەوە ناکەین چونکە مەبدەیەکە لە ناو دەستوری عراقی چەسپاوە و تعبیر لە ئێرادەی جەماوەرێکی زۆری دیندار و مسلمان دەکا لە هەرێمی کوردستان و حەدی ئەدناشە کە تەنها ئەمە دەمانەوێت ئاگر بڕێکە بێت بۆ ئەوەی یاساک لە هەرێمی کوردستان دەرنەچێ سبەی ڕۆژێ پیرۆزیەکان پێشێل بکات و پێکەوە ژیانی ئاینی بخاتە مەترسی لە هەرێمی کوردستان و ڕەساوی ناسنامە مسلمانەتی خەڵکی کوردستان نەکا خۆ ئەم پێشنیارە مانای ئەوە نییە کە یاساکان ڕنگڕێژ بکەن برێن بە تابعێکی ئیسلامیان فەرزکردنی بیر و باوەڕی ئیسلامی نییە تەنها بۆ ئەوەیە کە ئەو شتانێک کە پێچەوانەی ئیسلامن فەرز نەکرێت لەسەر کۆمەلگایکی مسلمان زۆر باشە بابەتەکانی تریش وەکو گوتم ئەگە بە شێوەیەکی منطقی و زانستیانە و بە شێوەیەکی کوردانە گفتوگۆی لەسەر بکرێ ئەبێ بگەینە ئیتیفاق لەسەری زۆر باشە کەواتە کاکزانە چی بکرێت لە ئێستەوە کە لایەنە سیاسیەکان هێشتا لە دوورەوە سێری یەکترەکەن جارێکی تر جارێت گفتوگۆکانیان دەست پێ نەکردوەوە پەرلەمانی جەنگاوێکی نەناوجگەلەوەی کە تموحەکەی خۆی پیشانداوە چی بکرێ بۆەوەی کە نەگەنە ئەو ململانە سەخت و دژواری کە لە ڕابردوودا هەبووە لە ئێستەوە تەفاهمێک هەبێ هەم لە پەرلەمان و هەم لە نێوان لایەنە سیاسیەکانە یا باشتر بڵێم ڕۆلی پەرلەمان دەبێ ئەم جارە چۆن بێ وەی کە لایەنە سیاسیەکان لە دوورەوە ددان لە یەکتر تیژ نەکەنەوە لەسەر ئەو خاڵ و خواست و داواکاریانەی کە هێنە لە ناو ڕژنووسی دەستوردا. یەکەم هەنگاو من دەستخۆشی لە سەرۆکاتی پەرلەمانی کوردستان دەکەم کە سەردانی لایەنە سیاسیەکان دەکا و هانیان ئەدا کە لە مەسەلەی نووسینەوەی دەستوری هەرێمی کوردستان هاوکار بن و بە گیانێکی هەست بە لێ پرساوەتیەوە بێنە مەیدان ئەمە کارێکی باشە کە سەرۆکاتی پەرلەمان دەستی پێکردووە پاشان لە دیاریکردنی ئەندامانی لیژنەی نووسینەوەی دەستور بەڕاستی دەبێ لە دەرەوەی پەرلەمانیش کۆمەڵ خەڵکێکی شارەزا لە بواری کاری دەستوری بەشداری پێ بکرێ بە شێوەیەکیوە کە سەکا دەستی شام بکرێن لەوانە بن کە بتوان بگەنە ڕێکەوتن لایەنەکان سوور بن لەسەر دیاریکردنی کەسانی بەتوانە و شارەزا و ئەوانەی کە ڕوحی گەیشتن بە ڕێکەوتنیان تێدایە و دەتوانن چارەسەری کێشەکان بکەن بە شێوەیەکی دیبلۆماسیانە ئەمەش هەنگاوێکی باش دەبێت بۆ ئەوەی لیژنەکە لیژنەیەکی سەرکەوتوو بێ. زۆر باشە کاکەڕەندێمەوە لای جەنابەت لە کاتی نووسینەوەی ئەو 74 مادەی کە نووسراوەتەوە ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی ڕۆڵێکی باشیان هەبوو لەو کاتەیە لەو خاڵانەی کە پێوەستە بە خەڵکەوە بە ئاینەوە بە ژیانەوە بە بابەتە جۆرەکانەوە لە ئێستەوە ئێوە وەکو پەیمانگاکەتان یا وەکو داواکاریتان لە ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی چیە لەوەی کە پاکێجی تایبەت داواکاری تایبەت و پرۆپۆزلی تایبەت ئامادە بکەن بۆی کە ئەو کات سەردانی لیژنەی نووسینەوەی دەستور بکەن و با بڵێن بەگشتی چاودێر بن بەسەر لیژنەکە و بەسەر و خاڵانەوە کە دەنووسرێتەوە. کاک جەلال دەستور فرە چەشنە بەڕاستی هەمە چەشنە قسە لەسەر یەک بابەت ناکە قسە لەسەر ماف و ئازادیەکە قسە لەسەر ڕەگەزنامەی خەڵکەکە قسە لەسەر دەسەڵاتەکانەکە قسە لەسەر دادگاکە لەسەر قەزاکە کۆمەڵی بابەتی تر هەیە دەستور قسەی لەسەرەکە بۆ یەک ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی بە دیاریکراوی هەرێکیان بە جۆرەی تایبەتمەندی خۆیان ئەتوانن پێشنیارنامە بۆ لیژنەکە بنێرن بەڕاستی و من هاوڕای کاکزانم بەڕاستی لیژنەکە بێ کەسانی هەمە چەشن و بەتوانە و بە مێشک و فکرێکی کراوە بەڕاستی داخڵی لیژنەکە بن و ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنیش بە هەمان شێوە بە جۆرەی تایبەتمەندی خۆیان ئەتوانن بەشدار بن لە ناردنی پێشنیارنامە بۆ لیژنەکە. لەمە گرنگتر ئەوەیە کە بەڕاستی تۆ دەستور بۆ ڕۆژ و دوو ڕۆژ و ساڵ و دو ساڵ نانووسیتەوە لەوانەیە ڕێکارەکانی هەموارکردنەوەی ئەم دەستورە ڕێکاری تونند بێت و ئاسان نەبێت دەستورەکە مەرین نەبێت لەو حاڵەتە تۆ دوایتر بە ئاسانی ناتوانانی تعدیل و هەمواری بڕگەکانی دەستورکەی لەبەرەوە هەتا بنەما و بڕگە و مادەکانی ئەم دەستورەی کە هەرێمی کوردستان نیازی نووسینەوەی هەیە و لە ڕابردووە لە داهاتوە ئەی خاتە ئیستیفتاوە هەتا دیموکراسی بێ هەتا سەردەمیانە بێ
هەتا لەگەڵ ڕۆحی مافی مرۆڤ بێتەوە بەڕاستی هێشتا کەمە چونکە تۆ دەستورەکەی تۆ پاش ئەزمموی نزیکەی ١٩٠ و ئەوە دەوڵەت ئەنووسیتەوە ئەبێ دەستورێ بێ دەستورێکی نمونەیە بێ بەڕاستی و من لە ڕاستیە خلافێکمە لەگەڵ کاکزانایە پێم وان نییە غیابی دەستور قەیرانی دروست کردی بێ زۆر یعنی زۆر ئەزمموی دەوڵەتە دیکتاتۆرەکانمان هەیە لە عالەمە خۆ نیزامەکەی سەدام حوسێنیش دەستوری کاتی ساڵی هەفتای هەبوو خۆ نیزامە دیکتاتۆرەکانی مەنتیقەکە نیزامەکەی ئەسەد ئەوە ئوردونە ئەوە ئەمە یعنی هەم دەوڵەتانی چواردەورمان هەمویان دەستوریان هەیە بەڵام تا چەند دەسەڵاتداران و ئەو کەسانی کە بەرپرسن لە جێبەجێکردنی دەستور پێوی پابندە بن من پابند بوون بە یاسا و دەستور لە لام گرنگکە لە وجودی یاسا و دەستور وەڕاستی ینی دووبارەیەکەم و ئەزمونە دیکتاتۆرەکان هەمویان خاوەنی دەستورن هەمویان خاوەنی موسەساتن بەڵام نەئێڵن موسەساتەکان ئیشکە نەئێڵن دەقە دەستوری قانونەکانیش جێبەجێکرێ بۆیە ئەکرێ هەرێمی کوردستان ئەزمونێکی دیموکراتی هەبێ موسەساتەکانی بە پێوە بن ئیشی خۆشیان بکەن دەستوریشی نەبێت بەڵام ڕێگە بورێ موسەساتەکان ئیشی خۆیان بکەن و یاساکان جێگەی خۆیان بگرن من ناڵێم نەبوونی دەستور باشە هەبوونی باشە بەڵام ڕێزگرتن لە مافەکانی و بوونی دادگایەکی دەستوری کارە لایەنی کەم وەکو محکەمەی ئیتیحادی عێراقی بەڕاستی کە لە ڕابردووە چەندین ڕەئی باشی هەبووە لەسەر دەستوری عێراقی و بیرمان نەچێت لە مۆزوعی انتخاباتەکان و لە مۆزوعی و تەزویراتانی کە کرا لە کۆتا هەڵبژاردننی پەرلەمانی عێراقا محکەمەی ئیتیحادیە توانین بڵێن ڕۆڵێکی زۆر باشی هەبوو دەستور بەڕێوشێمان دەبایە دەستوریش گرنگە بۆی کە سبەینێ وەک سەرەتای قسەکانی کاکزانە ئاماژێ پێکرد کاروان گرنگە لەوەی کە ئایا هەرێمی کوردستان ئەم دەستورە قسە لەسەرەوە دەکات لە داهاتوودا بڕیار بەرەوسەر بەخۆی هەنگاو بنێت یاخۆت هەر بەم شێوازی ئێستا بمێنێتەوە مۆزوعی سەربەخۆی بەڕاستی تۆ ناتوانانی لە دەستورەکە تا هینی فەرزیکەی بەسەر بۆ نمونە بەسەر چواردەورەکە تا تۆ دەستور بۆ خۆتان نووسیتەوە دەستور بۆ هەرێمی کوردستان نووسیتەوە بۆ قەوارە سیاسیان نووسیتەوە کە بە جۆرەی دەستوری عێراقی چەسپیوە دەستوری عێراقی ڕێگەی بە تۆیەوە تۆ هەرێمەکان کە دروستە بن دەستوری خۆیانیان هەبێ ئەمە بنەمای فیدراالێتیشە بەڕاستی بە نمونە وڵاتی ئەمریکا زۆربەی زۆری ویلایەتەکان دەستوری خۆیانیان هەیە ئەکرێ هەرێمی کوردستانیش دەستوری خۆی هەبێ و بەڕاستی شتێکی خراپ نییە ئەگەر نووسەرانی دەستور لە هەرێمی کوردستانە بیر لەو بکەن و مۆزوعی ڕفراندۆم و مافی چارەی خۆنووسینی هەرێمی کوردستان لە داهاتووە جێگیرکەن بەڵام بەڕاستی جێگیرکردن و جێگیر نەکردنی بڕگە و مادەکان پێوەست بە پرسی چارەنووسی هەرێمی کوردستانەوە گرێدراوی بابەتە ئیقلیمی و نێودەوڵەتەکانە تۆ تا ئێوارە بیشی سەپێنی لە دەستورە کە کۆمەڵگەی نێودەوڵەتی و عێراق و دەوڵەتە ئیقلیمەکان ڕازیان لەسەر نەبێ چارەنووسی وەکو 16 ئۆکتۆبەری لێ و وەکو ڕیفراندۆمێک کە لە 25 نوێی ساڵی 2007 کرا کە یاساکەشی دەرچوو لە پەرلەمانی کوردستانەوە بینیمان نەتیجەکەی چی لێ هاو زۆر باش ملزەم نییە بەڕاستی کاکزانە تا چەندە سبەینی ئەم ڕەشنووسە دەبێ بە فیلتەرەکانی دەستوری عێراقیە تێپەڕەیە بە دادگای دەستوری عێراقیە تێپەڕێت طبعا ئەمە دەقێکی دەستوری عراقی فیدراالیە کە دەستوری هەمووی عراقە بە هەرێمی کوردستانیشەوە کە هەرێمەکان مافی هەبوونی دەستورێکی سربەخۆیان هەیە بەڵام بەو مەرزەی تێک نەژیرێ و تعارض نەکە لەگەر مادەکانی دەستوری ئیتیحادی کەواتە ئێمە کە دەستور دادنین دەستور بۆ هەرێمی کوردستان دەنین لە ناو دەوڵەتی ئیتیحادی عراقی دەستور بۆ دەوڵەتێکی سربەخۆدانانین بۆیە ئێمە ناچارین لە چۆنیەتی سیستەمی حکومڕانی لە چۆنیەتی پەیوەندی لەگەر بەغدا لە سنووری جوگرافیا و پارێزگانێکە لە ژێر ئیدارەی هەرێمی کوردستاندان لە زۆر پرسیتر ڕەچاوی ئەم واقع سیاسە بکەین کە هەرێمی کوردستان ئێستا تێدایە وەکو بەشێک لە دەوڵەتی عێراق وەکو پابند بە کۆمەڵێک ئەحکامی دەستوری ئیتیحادی و هەندێک قوانین ئیتیحادی ناچارین ڕەچاوی ئەو شتانە بکەین و ئەگەر وانەکەین بێگومان هەڵەیەکی قانونی دەکەین و ئەوانە کە دەستور دەنووسنەوە نابێ خۆیان تووشی ئەم ئیحرازیە بکەن چونکە لە ئەنجامدا عێراقی ئیتیحادی دێتە جواب بۆ محکەمەی ئیتیحادی دێتە سەرخەت تووشی ئەزموێکی قانونی دەبین لەگەڵ بەغدا ئەو تێگیرانانە کاکزانە لە نمونەی بۆ نمونە وەک پێشتی ژاماژەت پێکرد بنەما سەرکیەکانی ئاینی پیرۆزی ئیسلامیکێکە لەو تێگیرانانە ئەگەر بێت و پێچەوانێمە بێ ئایا سیستەمی حکومڕانی پەیوەستە بەوەی کە ئەگەر بێت و پێچەوانەی عێراق بێ بۆ نمونە لە عێراقا سیستەمی پەرلەمانیە بەڵام لە هەرێمی کوردستان ئەگەر سبەینێ سیستەمی سەرۆکایەتی بێت ئەمە تێگیرانە بەڵێ بێگومان چکە لە مادە یەکەمی دەستوری عراقیدا هاتووە کە دەرێ سیستەمی حکومڕانی لە عێراق پەرلەمانیە کەواتە هەرێمی کوردستان و هەرێمەکانی تریشکە لە داهاتوو دروست دەبن ئەبێ لەو ڕۆپا بند بن
خۆ لە پرۆژەی دەستوری هەرێمی کوردستانیش لە پێناسەکەی هاتووە کە هەرێمی کوردستان سیستەمی حکومڕانی پەرلەمانیە، بەڵام لە ناوەڕۆکدا کە دێسە تەطبیقی سیستەمەکەی هەست ناکەی پەرلەمانیە، تەنها بەناو پەرلەمانیە. بۆیە بڵێ ئەوە تێکگیران دەبێت ئەگەر هاتوو سیستەمی حکومڕانی هەرێمی کوردستان جیاواز بێ لەگەر ئەو سیستەمە حکومڕانێکە لە عێراقی اتحادی لە ناو دەستورە تۆمار کراوە. تێگیران تا چەندە با بڵێم زیاتر ئەگەر وردیکەینەوە پەیوەستە بە دەستەبەرکردنی مافی هاوڵاتیان، بۆ نمونە لە عێراقدا ڕەنگە ئەوەندە مافی هاوڵاتی زیاتر پارێزراوە بێت تا ئێستا نەمان بینیوە لە هەرێمی کوردستان پارێزراوە بێت. لە نمونە ماف و ئیمتیازاتی فەرمانبەرێکی یاساییەوە بیگرێت تا دەیان ماف و ئیمتیازاتی خەڵکی تر. ئایا ئەمە تێگیران ئەگەر بێت وستە بێنێ لە ناو دەستورە هەمووەمانە دەستەبەر نەکرێن؟ تەبان پرۆژەی دەستوری هەرێمی کوردستان دوو بەشی گەورە و فراوانی تێدا دەربارەی مافە سیاسیەکان و مافە مەدەنیەکان و مافە ئابوووریەکان تێدا مافەکانی هاوڵاتی تێدا تۆمار کراوە، چ ئازادیەکانی، چ مافی کار، چ مافی خوێندن، چ مافی تەندروستی، چ مافی فەرمانبەری و وەزیفا، ئەمانە هەمووی لەناو پرۆژەی دەستوری هەرێمی کوردستان تۆمار کرا بە ئەو پرۆژەیەکە لە بەردەستە و لە دەستوری عێراقیش ئاماژەی پێکراوە. بۆیە دەستور یەکێک لە زەمانەتەکانی مافی هاوڵاتی بوون لە قەڵەم ئەدرێ. ڕەنگە لێرەدا ئەگەر ڕادجیاوازێت شەبی لە نێوان دەستوری هەرێمی کوردستان لەگە دەستوری فیدرالی پێی ناگوترێت تێکگیران. تێکگیران ئەوەیە تۆ دەقێک لە ناو دەستوری هەرێمی کوردستان دابنەی کە ئەو دەقە پێچەوانەی دەقێک بێ لە نێو دەستوری اتحادی، بەڵام ئەگەر شتێک بێدەنجی کراوی لە دەستوری اتحادی تۆ لێرە بینوسی پێی ناگوترێت تێکگیران. یان دەقێک لە دەستوری اتحادی هاتووە تۆ لێرە باسی لێونەکەی هەر پێی ناگوترێت تێکگیران. تێکگیران ئەوەیە کە تۆ دەقێک لە ناو دەستوری هەرێمی کوردستان بنووسی پێچەوانەی دەقێکی تر بێ لە نێو دەستوری اتحادی. زۆر سپاس بۆ بەڕێز کاکزانە ڕۆستایی لە شاری هەولێرەوە کە دیارە کاکزانە لەگەڵمدا دەبڕێت. دەچمەوە لای میوانەکەی سلێمانیم کا کاروان دێمەوە لای جەنابەت. ئەگەر لە ئێستەوە هاوڵاتیان زیاتر بەرچاوڕوونیان بدرێتی، ئایا کەی هاوڵاتی دەتوانێت بچێتە سەر سندوقەکانی دەنگدان دەنگ بەو دەستورە بدا کە نوێنەرەکانیان لە پەرلەمان یاخودە و لیژنەی کە پەرلەمانەکەیان دیاری کردووە نووسیوێتیەوە، واتە بەبێ دەنگدانی هاوڵاتی خۆی هیچ دەستورێک لە هەرەدا نابێت؟ پێگومان هاوڵاتی تۆ دەستور بۆ هاوڵاتیان نووسیتەوە، دەستور نەبۆ حیزبی سیاسیە نووسیتەوە بە تەنها، نەبۆ پەرلەمانە نووسیتەوە. لە کۆتایە هەموو هاوڵاتیان مەشمولن بەڕاستی بە دەستور. تۆ بۆ وڵاتەیە نووسیتەوە کە و خەڵکەی تیاژی. هاوڵاتی لە هەرێمی کوردستانە بەڕاستی دەتوانێت بە چەند قۆناغێک ڕۆڵی هەبێت لە نووسینەوەی دەستورە و لە پەسەندکردنی دەستورەکە. لە قۆناغی یەکەم کە ئێستا قۆناغی نووسینەوەی دەستورە ئەگەر بڕیار بێ پەرلەمان ئەمە بخاتە بەرنامەی کارەکانی خۆیەوە، هاوڵاتی ئەتوانێت لە هەرفی ئەیەکا بێ، لە تاک بێ، لە ڕێگەی کۆمەڵگەی مەدەنیەوە بێ، لە ڕێگەی حیزبەوە بێ، یا لە ڕێگەی هەر کۆمەڵ و ڕێکخراوێکی ترەوە بێ، ڕۆڵی هەبێ لە نووسینەوەی دەستورە. پێشنیاری باشکە، ئەو پێشنیارە نەبکە کە پەیوەستە بە ژیانی ئەوە لە داهاتووە ژیانی ئەو زامنەکە. یعنی تۆ سەیری دۆخی ئێستای هەرێمی کوردستان مەکە، ڕەنگە 5 ساڵی تر 10 ساڵی تر دۆخی سیاسی هەرێمی کوردستان، دۆخی قانونی هەرێمی کوردستان و ڕەوشی دیموکراتیت لە هەرێمی کوردستان بچێتە قۆناغێکی ترەوە. ئەو کاتە تۆ پێویستت بە دەستورە بێ، لەبەرەوە بێ هاوڵاتی دووربین بێ و هاوڵاتی هۆشیاری هەبێ لەسەر دەستور، بزانێت دەستور چییە. چکە تۆ سبێنێ هەر وەکو پرۆسەی دەنگدان ئەچیتە سەر سنووقی دەنگدان، دەنگی بۆ مادانی کە لە دەستورەکایە. ئەگەر شارەزایی لە مادەکان نەبێ و نەخوێن بێتەوە و زانیاری و لەسەری نەبێ و ئاستی هۆشیاری و لاواز بێ، بەڕاستی دەنگەکەی تۆ جێگەی خۆی ناگرێ. بۆ زۆر بینێک کاروان هاوڵاتی دەنگ بە مادە بە مادە دەدا یاخود بەڵێونە خێرێک لەسەر دەستور دەنووسێت؟ نەخێر، دەنگ بە مادە نادات. لە پرۆژێ لە یاساکەی ڕابردووە دەڵێ هاوڵاتی هەرێمی کوردستان دەنگ بە هەموو هەتا سیاقەکەشی دیاری کردووە. بۆ نمونە دەڵێت تۆ دەنگ بە پرۆژەی دەستوری هەرێمی کوردستانە دەی، دوو اختیارە لە بەردەمایە. بەڵێ نەخێر، ئەگەر تۆ هیچ نەخوێنە بێتەوە زانیارێکی لەسەر نەبێ، بەڕاستی لەوانەیە هەر بە شێوەیەکی هەڕەمەکی دەنگ بیت و ئەو کاتە نازانی دەنگە بچیەوە، وەکو دەستوری 2005 بەڕاستی لەگەڵ ئەوەی لیژنەی نووسینەوەی دەستور لە عێراق ئەو کاتە بەڕاستی هەڵمەتێکی زۆر باشی کرد بۆ تەوعیەی خەڵک لە هەرێمی کوردستان و لە باشوور و ناوەڕاستیش. بەڵام هەستمانەکەیانی هێشتا هاوڵاتی عێراقی بەگشتی و دانیشتوانی هەرێمی کوردستان نەیەزانی ناوەڕۆکی دەستورەکە چییە. بۆیە گرنگە بەلایانی کەمەوە گەوەیە کرا لە ڕابردووە لە ڕێگەی بریکارانی خۆراکەوە. بەڕاستی ئەمان بینی پرۆژەی دەستوری هەرێمی کوردستان تەوزیع کرا، یعنی زۆر ئاسایە ئەم جارەش ئەم پرۆژە تازەیە کە ئامادە کرێ لە ڕێگەی بریکارەکانی خۆراکەوە بدرێتە هاوڵاتیان
سەرۆکی عیلەکان هیچ نەبێ زانیاری هەبێ لەسەر و بزانێ دەستور چییە. زۆر باشە مەرجت لە ئێستەوە دیاری بێت دەستور چەند خاڵ پێکاتی بێ یا لە چەند مادە پێکاتی بێت. دەکرێت لیژنەکە لە ئێستا ڕێکەون لەسەر ئەوەی بۆ نمونە چەند مادە بێت درێژ بێ کورد بێ هەنێ دەستورمان هەیە کورد بڕێ بۆ نمونە دەستوری ئەمریکا دەستورێکی کورتە لەگەڵ حکمی 50 ویلایەت 52 ویلایەتەکە. دەستوری عێراق توانین تا بڵێن دەستورێکە دەستوری ئەمریکا 27 مادەیە چەند هەموارێک بەڵێ 27 مادە و چەند هەموارێکە بەڵێ بەڕاستی ماهێتی دەستور لە درێژی کورتی مادەکانیان نییە ماهێتی دەستور لە جێبەجێکردنیەتی هەروکو باسم کرد من زۆر جەخت لەسەرەوەکەمەوە یاساش و دەستور و ڕێنمایی و قەرار و هەموو شتێک. زۆر باشە مەرجەکەم خولەی پەرلەمان کاتێکە لیژنەکە دیاری دەکا ئیلا دەبێت لە ماوەی دیاریکراوی پەرلەمان کرد بۆی دیاری دەکات دەبێت ئەو ڕەش نووسە ئامادە بکەن بۆچی ئەم ماوەیە دیاری دەکرێت. لە ڕاستیان ماوەی دیارێکرێ پەیوەندی بە دۆخی سیاسی هەرێمی کوردستان و ئەم قۆناغەوە هەیە من بڕوا ناکەم پەیوەندی بە تەمەنی ئەم خولەی پەرلەمانی کوردستانەوە بچووکە لە پرۆژەکەی ڕابردووە نایبەسێتەوە بە تەمەنی خولی ڕابردووی پەرلەمانی کوردستانەوە بەڵام بێگومانە بێ کاتێ هەبێ بۆ دیاریکرێ لە یاساکەیە ئایا یاسایە هەمواری یاساکەی ڕابردووە ئەبێ بەڕاستی مودەیە دیاریکا بۆ کاری ئەم لیژنەیە. زۆر باشە کەواتە گەر لەم خولەی لەم هەڵبژاردنەی ڕابردووی پەرلەمانی کوردستانەوەی کە بە تایبەتی خەڵکێکی زۆر بایەکۆتی هەڵبژاردنیان کردبوو ئەمڕۆ لە نووسینەوەی دەستور ئەوان پێشتر کاریگەری خۆیان ڕەنگە لە دەستدا بێت لەوەی کە نوێنەرێک بۆ خۆیان هەڵبژێرن کە سبینێ دڵسۆزیان بێ بۆ نووسینەوەی دەستورەکەیان وایە کاکاروان؟ بەڵێ بەتەکید ڕاستەوخۆ ناڕاستەوخۆ پەیوەندی بەوە هەیە تۆ بایکۆتی پرۆژێکی گرنگی وەک هەڵبژاردن بکەیت نەتیجەکەشی ئەوەیە ئەمڕۆ ئەو پەرلەمانی کە کارەکانەکات ڕەنگە بەتەکید کارەکانی بەخواستویستی تۆ نەبێت کە بایکۆتی کردو. زۆر سپاس بۆ بەڕێز کە کاروان کازم ئەندامی پەیمانگای کوردی بۆ هەڵبژاردن سپاس بۆ دەرفەتی بە من بەخشی سپاس بۆ کاکزانە ڕۆستایی شارەزای دەستور لە ستۆدیۆکانمان لە هەولێرەوە لەگەڵمانە بوون. بینەرانی عەزیز سپاس بۆ ئێوەش کە تام ساتەی بەرنامە لەگەڵما بوون تا بەرنامەیەکی تر و گفتوگۆیەکی تر بەخوای گەورەتان سپێرم خواتان لەگەڵ.